خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ سی چوارەمین کۆمکاری عەرەبی لە بەغدا بەڕێوەسێت هەڵبەتە تیمێکی کورسات نیوز لێرەی لە بەغدا بۆ ڕووماڵکردنی ئەو بابەتە هەم لە هەواڵەکان هەم لە بەرنامەکان پانۆڕامای ئەم شەو تایبەتە بەو بابەتە ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر حازم شەمەری مامۆستای زانستە سیاسیەکان و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان گفتوگۆکەین بەڕێز دکتۆر بەخێر بێ سوپاس. لوتکەی عەرەبی لە بەغدا هەڵسەنگاندنت بۆ ئەوە چییە؟ ینی ئەتوانین بڵێن عێراق گەیشتۆتە کوێ کە لوتکەی عەرەبی لێرێ و سوودی بۆ پێگەی عێراق چییە؟ بكل تأكيد بەدڵنیاییەوە بەغداد بە شێوەیەکی تایبەت و عێراق بە شێوەیەکی گشتی ئامادە باشی گەورەیان کردهبوو بۆ بەستنی ئەم لوتکەیە بە درێژایی چەند مانگی ڕابردوو کۆمەڵێک لیژن پێکهێنرابوو لەلایەن ناوەندەکانی بڕێردانی عێراقیەوە لەسەر بنەمای نەهێشتنی ئاسەنگەکان و ئامادەکردنی هەموو زەمینە سازیەک بۆ سەرخستنی ئەم لوتکەیە. هەمووان باش دەزانن کە ئاستەنگ و لەمپەری گەورە لە ئارەدان لە چوارچێوەی پەیوەندی عەرەبی و عەرەبیەکان و ئەو قەیرانانەی کە لە ناو هەرێمەکەدا هانە، بەڵام ئەو ئاستەنگ و لەمپەرانە ئەگەر بێت و خوێنەوەیەکی جوان و دروستیان بۆ بکرێت و سەرکردە سیاسیەکان و ناوەندەکانی بڕیاری سیاسی عەرەبی گوێ بگرن و لە ئەو تێڕوانینانە و بیرکردنەوە لە چارەسەرەکانەوە پێم وا بێت ئەم لوتکەیەک دەبێت کە لە توانایدا دەبێت واقعی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری تەواوی ناوچەکە هەڵبسێنێتەوە، نەکتەنە لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی بەڵکو لەسەر ئاسی ناوچەکە و لەسەر ئاسی ئاسایشی. ئەمە دەلالەت نییە لەوەی کە عێراق وردە ئەچێتەوە ناو هاوچێشە سیاسیەکان، ئەچێتەوە ناو بڕیارە سیاسیەکان و ئەتوانێ ڕۆڵێکی محوەری بینێ لە چارەسەر لە ناوچەکە. کەمێک لەگەڵت زۆر هاوڕانیم لەگەڵت، چونکە سەبارەت بەوەی کە عێراقی بێتە ناو ئەو هاوکێشێنە دەوڵەتی بە شێوەیەکی کارە، چونکە دوو جۆرە پەیوەندیمان هەیە لە پێی دەوڵەتیەکاندا، یا ململانێ یا ناریکاری. عێراق لە دوای 2023 هاریکاری هەڵبژاردووە، بەڵام هەمووان دەزانن ئەو ڕووداوانەی کە هاوڵ و هاوشانی گۆڕان بوون لە عێراقدا لە دوای ساڵ 2023 تا کەسەکی بوون، بەڵام ماوەیەکی زۆر نابێت کە ناوەندی بڕیاری سیاسی عێراقی بە هەموو پێکاتە سیاسی و حزبی جیاوازەکانیەوە کۆمەڵێک ئاماژە و نیشانی ڕوون دەنێرێت کە عێراق دەرگاکانی کردوێتەوە بە ڕووی دەوروبەری عەرەبی و ئیسلامی و ئینسانی و هەموو وڵاتانی دەوروبەری ناوچەکەش. ئەوەش شتێکە کە سوود و بەرژەوەندی و کۆمەڵە خاڵێکی باشی بەخشیوە بە عێراق و ئەوە ژوای کردووە کە عێراق ئاراستەی سروشتی و خۆی وەربگرێت لە چوارچێوەی ئەنجامدانی کاری هاریکاری دوو قۆڵی تەنانەت سەر ئاسی ڕێکخراوە نێودەوڵەتی و هەرێمیەکانیش. بۆیە عێراق لە ئارادایە و نەک ئێستا بەڵکو دەمێکە لە ئارادایە بۆ ئەوی کە بچێتە ناو هاوکێشەکانەوە بۆ ئەنجامدانیکاری هاریکاری و هاوبەشی و پەیوەندی ئەرێن لەگەڵ وڵات عەرەبیەکاندا هەیە، پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی ناعەرەبی دەور و دراوسێشدا باشدا. هەندێک پیر و بۆچوونی جیاواز هەیە، ئەوە شتێکی سروشتی و ئاساییە، بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵە خاڵێکی هاوبەشی زۆر گەورە لە نێوان عێراق و وڵاتەکاندا هەیە بە کێشانی سیاست نەخشەی سیاسی لە نێوان عێراق و وڵاتانی عەرەبیدا. شتی هەرە گرنگ لێرەدا بریتە لە بەگژاچوونەوەی تیرۆر و هەروە بەگژاچوونەوەی تاوانی ڕێکخراو، هەروە بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان و هاریکاریکردن لەسەر ئاسی گەشەپێدان و درێژە پێدانی ئەو پەرە پێدان و گەشە پێدانە لەسەر لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی گشتی کە پەیوەندیدارە بۆ میلەتانەیە. ئەتوانرێ ئەو قیمەیە ببێتە هۆکارێک بۆ یارمەتیدانی عێراق یاخود دەستنیشانکردنی برینەکان لە عێراقا وڵاتانی تری عەرەبی توانن هاوکاری عێراق بکەن و لانی کەم عێراق ئەتوانێت کێشەکانی تەحویلی دەرەوە بکا بەرەو چارەسەر. با سەرەتا ئەمە ڕێ بکەوین لەسەرەوەی کە عێراق لە عێراقی 2025 عێراقی 2023 نیە، پێگەیشتنێکی سیاسی هەیە، هۆشیارێکی بەرز هەیە و کۆمەڵە سەرکردەیەکت هەیە کە گەنجن و سەرکردەی سیاسیین کە گەیشتونتە پێگەی بەرز و ناوەندی بڕیاردان تێڕواری و گۆشەنیگای نوێ هەیە و گۆڕاوی
تازە هەیە لەسەر ئاستی کاراکتەرانی نێودەوڵەتی و هەرێمی لەبەر ئەوە سیاست شتێکی گۆڕاوە شتی چەسپاو ئەوەیە کە گۆڕاو لە ئارادایە بۆیە دەڵێن کاروبارەکانی لوتکەی بەغداد بە دوو جۆر دەبێت جۆری یەکەمیان لەسەر ئاستی بڕیاری گشتی کە لە بەیاننامەی کۆتایی دەڕادەگەندرێت بەشی دووەمیش لەسەر ئاستی پەیوەندی دووقۆڵیە لە پەراوێزی کۆبوونەوەکە و لوتکەدا کە عێراق وڵاتەکانی تر دەتوان چاویان بێکتری بکەوێت دیالۆ بکەن گفتوگۆ بکەن یاخود کار بکەن بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئەنجامدانی کاری هاوبەشی دووقۆڵی بۆ بەرەو پێشبردننی وڵات و گەلەکانیان بە جۆرەکە بێتە مای سەقامگیری و ئاسایش و ئارامی پەرەپێدان وڵاتەکانیان کرد کە عراق لە فرە پێکاتەوە فرە لە نەتەوەی جیاواز و لە حزبی جیاواز و لە ئایدیا جیاواز پێکاتوە سەرۆک کۆمار لە نەتەوەیەکەوە سەرۆک وەزیران لە نەتەوەیەکی تر و بەڵام بێکەوە ئیشەکەن بۆ تەنمی عراق بۆ گەشەسەنی عراق ڕۆڵی فەخامەتی سەرۆک کۆمار چۆن هەڵدەسەنگێنن وەکو بەڕێستان لە گەشەپێدانی عراق لە سەرکەوتنی ئەو پرۆسانە بە تایبەت مەسەلەی لوتکە لە بەغداد ناونیشانی سەرەکی لە عێراق بریتیە لە دەوڵەتی هەوڵاتی بوون لەبەرەوە هەموو عێراقیەکان لەژێر چەتری هاوڵاتی بوونی عێراقی دەنەوە هیچ جیاکاریەک نییە لە نێوان نەتەوە و پێکاتەیەک یا ئینتیمایەک یان ئاینێکی دیاریکراوە ڕەنگە و ئینتیمایانە هەبن لە چوارچێوەی عرفی کۆمەڵایەتیدا بەڵام لەسەر ئاستی نیشتیمانی هاوڵاتی بوون کاری بناغە و بنچینەیە بۆیە سەرۆک کۆماری عێراقی قوبڵی ناکەم لەم حیزب یا لەم حیزب یا لەو پێکاتەیانە پێکاتەیە بێت شتی سەرەکی لای من ئەوەیە کە سەرکردە باڵا سیاسیەکانی وڵات لە چوارچێوەی یەک وڵاتدا کار بکەن و کار بکەن بۆ بەدێنانی بەرچەندە باڵاکانی وڵات و سەقامگیری وڵاتوانیانە تا ڕادەیەک لەناو ئەو چێشە و ئاڵۆزیانە عراق ببەنە کەنارێکی ئارام مثلەن ئەو پێکاتی لە ئیتار هەیە و فەخامەتی سەرۆک کۆمار و لایەنەکانی دیکە یان جیهاتەکانی دیکە بەدڵنیاییەوە شتێک لە زانستە سیاسیەکانی هەیە کە پێی دەوترێ میتۆدی وەزیفی میتۆدی مەزیفی هەموو پۆستێکی سیاسی و کارێکی سیاسی دیاری دەکات بە پیشە و دەسەڵات و پسپۆڕی تایبەتمەندێکی دیاریکراوە ئەمە شتێکە کە ڕنگدانەوەی دەبێت و پراکتیزە دەکرێت لەسەر ئەرزی واقعی بە گوێرەی ئەو دامەزراوە دەستوری و سیاسیانەی کە هەن لەبەر ئەوە دامەزراوەی سەرکردایەتی لە عێراقدا و هەروە دامەزراوەی حکومی لە عێراقدا و هەروە دامەزراوی پەرلەمانیش هەیە لەسەر ئاسی عێراقی فیدرالی کۆمەڵە دامەزراوەیەکی شێ لەسەر ئاسی هەرێمی کۆمەڵە دامەزراوەیەکی بچووکی شت هەیە لەسەر ئاستی ئەو پارێزگایانەی کە نەبوونەتە هەرێمێک کەواتە دامەزراوی دەستوری یاخود دەستوری عێراقی کە 2005 پەسەند کراوە دەستنیشانی کردووە و دەسەڵاتەکانی ئەو دامەزراوانەی دەستنیشان کردووە بە جۆرێک کە خزمەت بە دەوڵەتی عێراقی نوێ بکەن کە لەسەر بنەمای دموکراسیەتی و ئاڵوگۆڕکردنی ئەشیانەی دەسەڵات و هەڵبژاردن و فرەحیزبی دامەزراوە بیری نوێتکردنە و قەراری عراقیدا تت گەنجی باش هاتۆتە پێشەوە بە ئەفکاری جەدید بە ئەفکاری نوێ ئەمانە ئەتوانن یان ئەتواندرێت عراق لە دۆخە چەق بەستووە دەربهێنرێت و بڕاتە پێشتر گەشە بکات خۆتەزانی بەدەست کۆمەڵێک گرفتەوە زنجیر دەستی ئاڵاوە و ناتوانێت باش هەنگاو بنێت ئەتوانێت بەو ئەفکارانە بەو یەک ریزیە یەک گرتوویە بەو خەمخۆریە بڕاتە پێشەوە بە ئەفکاری کۆن بە سوودوەرگتن ئەفکاری نوێ بە سوودوەرگتن لە کۆن من هیوادارم بەو خوێنە گەنجانەی کە هاتوونەتە ئاراوە بە سەرکردە سیاسی و حزبیە گەنجەکانەوە هیوادارم ئەوانە کار بکەن بۆ دەزینەوەی چارەسەری ڕاست و دروستبوو هیواداریشم من ئەوانە کە پێیان دەڵێن پاسەوانە کۆنەکان ئەوانە باو باپیرانی پێشووتری پرۆسی سیاسی بوون ڕێز و ستایشی پێزانین و زۆرمان هەیە بۆ ئەو قوربانیانەی کە پێشکەشیان کردووە بۆ بڕوبەڕبوونەوەی ڕژێمی ڕابردوو کە تا پێش 2006 ئارادە بوو کەواتانە کاروانێکی دوورودرێژیانەیە لە خەبات و تێکۆشان و قوربانیدان لەو ڕێبازەدا ئەوە شتێکە نەکۆڵی ناکرێت بەڵام هیوادارم گەنجانی نوێ سەرکردە نوێەکان بتوانن حاڵەتێکی هاوسەنگی لە دیمەنی سیاسی عراقیدا دروست بکەن و کە دواتر ببێتەوە هۆی دروستکردن دامەزراندنی پەیوەندی باش و ئاسبەرز کە بێتە هۆی بەدیێنانی بەرشەوەندی باڵەکانی عێراق کۆمەڵێک کێشە لە دەوروبەری عراق هەبوو
تواندرا قیادەی سیاسی قیادەی دەوڵەتی کاربەدەستانی دەوڵەتی عراق بپارێزن محافظەی عراق بکەن لەوەی کە تحویلی کێشەکانی سووریا بۆ عراق نەبێت تحویلی ململانەکان بۆ عراق نەبێت. يعني في البداية كان هناك لسرتادا جۆرێک لە خاوخلیچکی لە ئارادا هابوو ئەوەش سروشتی گۆڕانی کۆمەلگاکانە چکە عێراق بە درێژایی چەندین دەی ڕابردوو با بڵێن لە ماوەی 40-50 ساڵی ڕابردوودا بۆ ماوەی 5 دەیە دەیناڵاند بەهۆی حکومڕانیەکی سەربازی دیکتاتۆری قێزەوەنەوە بۆیە پرۆسەی سیاسی و گۆڕانی پرۆسی سیاسی خاڵێکی ئەلکترۆنی نیە شتێکی ئەلکترۆنی نییە کە بیکوژێنی تەویادای بگرسێنی چونکە پرۆسەی گۆڕان پرۆسەیەکە پەیوەندی بە ڕەفتاری مرۆییەوە هەیە لە نێویشاندا کەسی سیاسی بۆیە ئەو دەستا و دەستکردنەی کە ڕوویدا ئەو خاوخلیچکەی کە ڕوویدا لە پرۆسی سیاسیدا دەرەنجامی ئەو گۆڕانکاری خێرایە بوو کە لە دیمەنی سیاسی عێراقدا ڕوویدا بۆیە پێم وایە بێت ئەمڕۆ هۆشیارێکی گشتی هەیە و درکپێکردنێکی گشتی هەیە گوشاری گشتی یاخود وشیاری سیاسیش هەیە لێرەیە. هو الوعي العام على مستوى شعري قشتي للسر سياسي المجتمعي العام وهروە هێزە کۆمەڵایەتی کارەکەن واتە دوو جۆرت چونکە عێراق ململانەیەکی گەورەی بەخۆ بینی لە نێوان پێکاتەکانیدا بە تایبەتی لە 2006 حوتدا هەمووانیش دەزانن تەنانەت لە ناوچەکانی تری عێراقیشدا ململانەیەکە بوو لە نێوان دۆستەکان و هاوپەیمانەتیەکاندا بەڵام پێم وابێت ئەم دۆخە کۆتایی هاتەوە ئێستا بۆتە ڕابردوو ئێستا ئەمڕۆ عێراق لە سەر گۆڕەپانی کۆمەڵاتیدا کۆمەڵگەیەکی هاوسۆز و هاریکاری هەیە و لەسەر گۆڕەپانی سیاسیش دەرەک بە مەترسیەکان دەکات و کار دەکات بۆ دۆزینەوەی زمینەی گونجاو لەبار بۆ گەشتن بە ڕێککەوتنی سیاسی گشتی بۆ خزمەتکردنی عێراقی ئێستا و دوڕۆژ. هەندێک گۆڕانکاریە بینین ئۆکەی سەرۆکی ئەمریکا بەڕێز دۆناڵد ترامپ لە سعودیە و ئیمارات و قەتەر بوو وڵاتە خۆگونجانێکی زۆریان هەیە و تەنانەت حکوم